ڕزگاری مەی تێدایە قورئان کەلاموڵڵایە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناچینێ و ڕێگایە قورئان نورە چرایە. ئێمە وەکو لێژنەی دێمین ئاهەنگی نوری دڵانی قورئانی پیرۆز ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی ئەو ئاهەنگە کە تایبەت بوو بەو دەرچوانەی کە لە ئاستەکانی 5 جوزئی و 10 جوزئی و 15 جوزئی و 20 جوزئی و 30 جوزئی پلەی یەکەم و دووەم و سێمێمە دەستێنا بوو. ئەم لێژنەکە پێکات و لە چەمبرایەکی خۆبەخشی خێرخواست کە سوپاس بەخوای گەورە توانیمان پاش ئامادەکاریشی زیاد لە مانگێک ئەمڕۆ ئاهەنگکە بە پایان بگەینین و ئەو متەسابقانە و ئەو بەشداربوانەی کە پلەکانی یەکەم و دووەمیان سێ ئەمە دەستێنا بوو لە هەر 500 جیاوازەکە ئەمڕۆ خەڵات و دیاریان پێبەخشرا. قورئان کەلاموڵڵایە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناچینێ و ڕێگایە قورئان نورە چرایە. سەرەتا بەنای خۆی گەورە من وەکو خوێندکە محەممەستار محەممەد لە ئاسی 10 جوزئی سوپاسی نوری حکمت دەکەم بۆ ڕەخسانی ئەم پێشبڕکەی نوری دڵان کە هێزێک و قووەتێکی زیادمان پێ دەبەخشێت و دەمەوێت لێرەوە سوپاسی نوری حکمە بکەم لە قی سلێمانیەوە هاتوو. سەرەتا دەستخۆشیمان هەیە بۆ دەستگای نوری حکمە لە شاری هەولێر کە ئەم ئەرکەیان کێشا بەڕاستی زۆر عەزیەتیان کێشا بۆ سازدانی ئەم پێشبڕکێیە مامۆستاکان زۆر هیلاک بوون. سوپاسیانەکەم لێرەوە لەلایەن دەستگای نوری حکمەی سلێمانیەوە. من لە ئاستی 20 جوزئیە بەشداریم کردبوو. بەڕاستی ژیان لەگەڵ قورئانە ناتوانم چۆن وەصفی کەم، یعنی وەصف ناکرێت، بەدەم وەصف ناکرێت، زۆر خۆشە. یعنی چێژێکی ئەوەندە تایبەتی هەیە کەس لێت تێناگا ئەو کەسانە لێتی ئەگەن کە وەکو خۆ دوابن. نازانم یعنی نازانم چۆن وەصفی کەم. زۆر خۆشە ژیان لەگەڵ قورئانە. زۆر حەزەکەم هەموو ئەو خەڵکە بێن لە قورئان تێبگەن، لە قورئان حاڵی ببن. بەڕاستی لەبەرکردنیش بە تەدەبورەوە و بە تێگەیشتنەوە زۆر چێژی زیاتری هەیە. ئەنجا داوا لە دایک و باوکانەکەم کەوا مناڵەکانیان هان بن لەبەرکردن لە مناڵیە وەکو ئەوە وایە لەسەر بەرد ئەو لەبەرکردنە هەڵکەنی وەکو کاتی گەورەی نییە. یعنی بەڕاستی لە گەورەیە کاتێکی زۆر چرت پێویستە، کاتێک ینی ئەبێ زۆر لە خۆت ببڕی، زۆر شتەکانی لایەنەکانی ژیانت وەلانەی ئەنجا ئەتوانی قورئان لەبەرکەی. بەڵام چێژەکەی زۆر خۆشە و کۆتایی نایەت. قورئان نورە چرایە ڕووناچینێ و ڕێگایە ڕووناچینێ و ڕێگایە.